چی هەیە باوکڕی ئەمە ڕژمارێکی 2 مەتری بۆ تۆ ئەی باوکەی گیانەمە کورە باوکم مەڵێ غازە فسەیە لەمە چی بکەین بۆ کەسێک کە مار پێوەی داوە یا خود مەترسی مار پێوەدانی هەیە جارێک گرنگترین خاڵەوەیە کەسەکە نەترسێەوەش پرزە نەبێ باوکەی گیان وا خۆتون کردووە ئەمەش گرنگترین خاڵەوەی کەسەکە نەترسێ لە پڕێکە مارەکە بەرەو ڕوویە یاخود مارەکە بینێ لە ترسا وشک نەبێ کوردەواری پێوتێ وشک بووە لە ترسا لە ڕۆی علمیەکە پێوتێ پانیک ئەتاک کەسەکە هیچ جوڵەیەک ناکە زۆر جار بەوەی ئەو ترسەوە مارەکە پێوەیەدا چی بکەین ئێمە وەکوکردی فریاگوزایی سەرەتایی بۆ کەسێک کە مار پێوەیە گرنگترین خاڵی ئارامی خۆمان لە دەست نین و نەترسین و خاڵی دووەم کە مارەکە پێوەی یاویت و ئاگادار نەبوویتە وەکو کردەی فریاگوزایی سەرەتایی ڕاستەخۆ لەو شوێنەیە ئەگەر ئاو سابوون هەبوو پاک بیشۆرە پاشان پەڕۆیەکی پاک پارچە کراسێک پەڕۆیەک هەر شتێک کە پێتە لەسەری دای بنە و پاشان بی پێچە بۆ ناگەر با بەدەستەوە لە نوکی پەنجەوە تاوەکو بنی باڵی بپێچی و لە نوکی قاچەوە تا بنی ڕانی ئەگەر با بەو شوێنانەوە و خاڵێک کە زۆر گرنگە ئەم پەلا لەسەری ئاسی دڵەوە نەبێم دەست و قاچە ئەگەر پێوەی یای لە خواروی ئاسی دڵەوە بێ و جوڵەی زۆر پێ نەکرێت چکۆ لەگەڵ هەر جوڵێکە سووری خوێن چالاکە بێ و ئەڕاتەوە ناو دڵ و ئەمەش مەترسی زیاتر بڵاوبوونەوەی ژارەکە بەلەشە ئەبێت ئەگەر هاتوو بە قاچەوە باش وایەکو شکاوێک تامولی لەگەڵاکەی بەدارێ بە تەختێ شتێک جێگیریکەی و کەسەکە لە کاتی هەڵگرتنیا قاچی لە خواروی ئاسی دڵێەوە بێ یا خوددەستی لە خواروی ئاسی دڵێەوە بێ پاشان بە هیچ شێوازێ بەو ڕێگە تەقلیدیە نەبەستێک کە هەیە کە لای خۆمان ڕاستەخۆ بۆ نمونە جەمەدانیەک شتێک لەشکێ شتێکێنە تون ئەیبەستن ئەم تون بەستنە مەترسی ئەوە دروستەکە کە خوێن نەڕوا بۆ پەلەکە بۆ بەشی خوارەوەی و ئەگەری هەیە قاچەکەیان دەستەکە لە دەست بێت چکە زۆر جار هەڵە بەکارهێنانی ئێمە لە هەڵسوکەوت لە کاتی پێوەدانی مارە ئەکەری هەیە ژیانی کەسێک بە خاتە مەترسی و نەخودی پێوەدانەکان چکە ئەگرێ بۆ ئەم مارەکە پێوە یاوە هیچ جارێکی نەبێ پاشان ئەوەی کە پێچات و ینی نەوجوڵان بە زووی ئەوڵی کەسەکە بگەیتە نەخۆشخانە چونکە ئەگەر یەیە کەسەکە لە ماوەی کاتژمێرێ بۆ 2 کاتژمێرە جارەکە بە تەواوەتی بڵاو بێتەوە بەلەشی و بێهۆش بێ خاڵێکە گرنگ ئەگەر بۆ نونە بەدەستیەوە یای سەعات یاخود مستیلە یا خوشتێکی یاوشێوە لە دەسا بوو لای بەری ڕاستە خۆ چکە پاش ماوەیە گاوسێ ئەوە بێتە ڕێگر لەوەی کەوا خوێن بڕوا بۆ بەشی خوارەوە کۆمەڵی خاڵکە بە هیچ شێوازێک نابێ ئەنجامی بین چکە ئەمە مەترسی زیاتر لەسەر ژیانمان دروستەکە بۆ ناگەرات و یای بەدەستی کەسەکەەوە بڕۆی شوێنی پێوەدانەکە برین دروستکەی بە چەقۆ بە بیانیەوەی کەوا ژارەکە بێتە دەرەوە یاخود ئەگەر بێت و هەوڵدەی لە ڕێگەی دەمەوە کەسەکە بیێژارەکە دەربێنێتەوە کە ئەمەش ڕێگەیەکی دروست نیە ئەم ژارەت وەکو دەرزیەک وایە کە ئیرا بێت لە کەسەکە تازە بڵاو بۆتەوە بە ماسوولکەکە و بە هیچ شێوازی هەوڵ ناتوانانی دەریبێنیتەوە خاڵێکە کە زۆر گرنگە بە هیچ شێوازێک وەکو باسماکە ڕاستەخۆ لە سەری برینەکەەوە مەی پێچە بەتونی چکە ئەمە مەترسی دروستەکە خوێن ناڕوا بە بەشی خوارەوەی مەکە کاکە خاڵێکە کە زۆر گرنگە بە هیچ شێوازێ ڕاستەخۆ سەوڵ ناخیتە سەر شوێنی پێوەدانی برین لە مارە بە هیچ شێوازێ نابێ بەکاری بێنی ئەسڵەن چونکە ئەمە مەترسی ئەوە دروستەکە لەو شوێنەیە خوێن نەڕوا بۆ شوێنی بۆ ئەو پەلەی کەسەکە و خوێن لەو شوێنەیە چالاک نابێ و کەسەکە پێە بڕێتەوە تووشی ڕەشبوونەوە گانگرین ئەبێت وە خاڵێکە زۆر گرنگام کەسەر لە ترسا نابێت زیاتر ڕاکات بۆ نەمارێک پێوەیەوە ڕاکات چکامە هەرم ڕاکردنی زۆرە مەترسی لەسەر دروستەکە و زیاتر ژارەکە بڵاوە بێتەوە وەلانێ ناوچەیە هەیە بۆ نمونە پەتاتە و سەوزە و گیا و ئەم شتانەی لێن کە ئەمیشە ڕیج ڕێگەیەکی تەقلیدیە و بڵێ بە بیانوی ئەمە تاسیراتی ژارەکە کە مەکاتەوە ئەمیش ڕێگەیەکی دروست نیە بۆ یوایم کەوا پارێزراو بن خۆتان بە دوورگرن لە مارە چەنەمە مارەکە ژاراوی نیە ئێستا ئەمە ئەگینا بەخوا ژاراوی بێ پیاوی خۆیەوە مارانە بگرێ بەدەستەوە 2 مەتر زیاترە بۆ هیوایم ئینشاڵڵا ساغ و سەلامەت بن هەمیشە تەندروست بن و بە دوور بن لە پێوەدانی مار ئەگەر مار پێوەیان ئەم هەنگاوە سادانە جێبەجێ بکەن بۆی ژیانی ئەو کەسە سەلامەت و پارێزراو بێ هەمیشە ساغ و سەلامەت بن سمارت وەرچەرخانە